بەڵێ خۆشەویستان بەردەوامین لەگەڵتان ئەچمە لای هەواڵێکی تر بۆ عاشقانی موزیک بە تایبەتیش موزیکی فلامینگۆ لە شاری سلێمانی با بڵێن ئێوارەیەکی موزیکی ساسکرا بۆ موزیکی تاکژێنی فلامینگۆ کە بۆ ئالان دیلان ساسکرا بوو کە جگەلەوەی کە چەند پارچە موزیکێکی تایبەتی پێشکەش کرد لەگەڵیشیا باسی لە گیتاری فلامینگۆ و مێژوەکەی بۆ ئامادەبووان کرد. لە شاری سلێمانی و بە ئامادەبوونی گوێگرانی موزیک لە کارگەی کللتوری و لە کەشێکی ئارامدا ئێوارە موزیکی تاکژێنی گیتاری فلامینگۆ ساسکرا کە لەلایەن هونەرمەندی موزیسیان ئالان دیلان موزیکەکان پێشکەش کرا. کارێکی لەم شێوەیە هیچ کاتێک بیرۆکەیەکی ئەستەم و قورس نییە. شار لە هەموو کاتێکا پێویستی بە چالاکی زۆر باشەیە. ئێمە وەکو کارگەی کللتور دەرگامان کراوەیە بۆ ئەم جۆرە کارانە بۆ تاکژەنی دوو ئامێر سێ ئامێر هەتا گروپی ینی باندێکی میوزیکیش کە ئێمە بتوانین کارێکیان بۆ بکەین بۆی لە نەتیجەیە تەنها ئەمانوێت ئەم شارە چالاک بێ بە میوزیک. ساڵانێکی زۆرە بەداخەوە تۆزێک چالاکی هوەری و کۆنسەرت و شتانەکەم بۆتەوە. ئێمە بە پێی توانای خۆمان ئەگەر پێمان بکرێت تۆزێک ئەو جەوە ببوژێنینەوە تەنها هەدەفەکەمانەوەیە. خودی میوزیک تا چەند گرنگە بۆ هەموو چینە جیاوازەکان میوزیکەکە هەر جۆرێک بێت؟ پرسیارێکی جوانە. طبعاً شاری سلێمانی یەکێکە لەو شارانی کە زۆربەی ستایلە میوزیکەکان تایە ئەبینرێت. بۆ نمونە ئەمڕۆ کاگالان ستایلی فلامینکۆ جیتارە ژەنێ ستایلێکی ئیسپانیە. لە زۆر ستایل میوزیشنمان هەیە کاتوان چالاکی جوان بکەن و دەرگای ئێمەش کراوەیە بۆیان بە دڵنیاییەوە میوزیک هەموو کاتێک کللتورە هەموو کاتێک پێشکەوتنی ڕۆشنبیریە هەتا زۆرتر بێت تەسیری لەسەر کۆمەڵگە زیاترە بێت و هانی کەسانی کایە کە ڕۆشنبیری هونەریان زیاتر بێت.